ڕەوشی ژنان ئەگەر هەڵی سەنگێنین لە ساڵی 2022 دوو لایەنی هەیە بەڕای من بۆ ئەوەی لەو حەکەوک خۆی ببینین لایەنەکانی پۆزتیف هەندێک لایەنی بڵێن پۆزتیف هەندێک لایەنی نێگەتیفە بە نێگەتیفەکان دەست پێەکەم ئەوەی نێگەتیف بوو لە ساڵی 2022 ڕێژەی کوشتنی ژنان زۆر ڕووی لە زیادبوون کرد بە بەراوردکردن بە ساڵانی ڕابردوو لە ئەم ساڵە ڕێژەکە زۆر بوو ینی تاوەکو ئێستا ساڵ کۆتایی پێ نەهاتووە زیاتر لە چل ژن لە کوردستانە کوژراوە بۆیە ئەمە هۆکارێکی زۆر گەورە بوو یانێکێک بلۆ هۆکارانەی کە ڕێکخراوەکانی ژنان چالاکی زۆریان لە دژی ئەمە بەجێ ئەنجامدا یەکێکی تر لە لایەنە پۆزتیفەکان نێگەتیفەکان ببوورە کە لەسەر ڕەوشی ژنانە هێرشێکی زۆر گەورە لەلایەن هێزەکە ئیسلامی و خەڵکانی توزانە محافزکار و کۆنەپەرست هێرشێکی زۆر گەورە کرایە سەر ڕێکخراوەکانی ژنان سەر چالاکوانانی ژنان جاریوا بوو بە گروپ جاریوا هەبوو بەتاک لە خەڵکانی چالاکوان لە بواری ئەکادیمی لە بواری ڕێکخراوەکانە نووسەر ئەنی هەر کەسێک وای لێ هاتبوو تا بە تایبەتی تا ئێستاش کە ئێستا ئێمە قساکەین هەر کەسێک لە بواری ژنان ناچالاک بێ ڕایەکی هەبێ هێرشێکی گەورەی ئەکرایە سەر شکاتی لێکرا لە ڕێگای سوشیال میدیاوە شۆڕشێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر بەهێز بوو قسەی ناشرین هەڕەشەکردن تەنانەت ڕسمی ناشرین بڵاوکردنەوە جنێ و ناشرین ئەنی هەرچی شتێکی ناشرین بۆ ڕاستیەکەی ئەو هێزە کۆنەپەرستانە بەرامبەر بە ژنان و چالاکوان و ڕێکخراوەکان بەکاریان هێنا ئەمانە لایەنی زۆر بەڕاستی نێگەتیڤ بوو بەڵام لایەنی پۆزتیفی ئەوە بوو لە ساڵی 2022 ڕێکخراوەکانی ژنان چالاکوان زیاتر پێکەوە ئیشی دەستە جەمعیان کرد زیاتر پێکەوە کاریان کرد ئەمانە هەمووی بێگومان کاری چەندین ساڵی ڕێکخراوەکانی ژنانە کە هەوڵ بن زیاتر لە شوێنێکە کۆ ببنەوە لە هەندێک مەسەلە هەیە پێکەوە بە هاودەنگی کاری هاوبەش بکەن ئەمە لە ساڵی 2022 زۆر ئاشکرا بوو چ لەسەر ئاستی هەموو کوردستان کە لە ڕێگەی دروستبوونی هاوپەیمانی ژنانی کوردستان کە پێکەوە توانیان چەندین کاری لە گرتبوونەوە بگرە هەتاوەکو دەرکردنی بەیاننامە سەردانی لایەنە پەیوەندیدارەکان بە هاوبەشی کرامانە بەڕاستی جانبێکی زۆر پۆزتیفی بزوتنەوەی ژنانە لە کوردستانە یانێکێکە لە دەستکەوتەکانی بزوتنەوەی ژنان بێگومان لەسەر ئاستی پارێزگاکانیش چەندین گروپ و چالاکوان هەیە ئەوانش هەموو ئیشی پێکەوە باشیان کرد یەکێکی تر لە ئەوەی کە دەستکەوتەکانە لە ساڵی 2022 کرا بۆ یەکەم جارە هەرێمی کوردستان پلانی 325 پلانێکی هەیە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەی 325 نەتەوەیە گرتوەکان کە ساڵانی ڕابردوو لەگەڵ بەشێک بوو لەگەڵ عێراقا یان شتێکی تایبەت نەبوو هەموو کوردستان و عێراقیش بە یەک پارچە سەیرەکرا یەک پلانی هەبوو بەڵام لە ئەم ساڵە کوردستان توانی پلانی تایبەتی خۆی هەبێ کە داڕشتنی پلانەکە بە هەماهەنگی بوو لە بنێوانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە لە ناویانە ڕێکخراوەکانی ژنان ڕۆڵێکی هەرە گەورەیان بینی لەگەڵ ئەو دام و دەستگایانەی حکوومەتکە پەیوەندیدارن یان کارەکەن لەسەر یان کاریگەریان هەیە لەسەر مەسەلەی 325 بڕیارەکانی 325 ئەو بە سەرپەرشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانوان و گەشەپێدان بۆیە یەکەم جارە لە کوردستانە حکوومەت و ڕێکخراوی و کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوی ژنان پێکەوە بە هەماهەنگی لەسەر پلانێکی استراتیجی بۆ چەند ساڵی داهاتوو ئیش بکەن دایبڕێژن لە ئاستەنگەکانی تر ئەوە بوو کە یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی کە درا بە پەرلەمان بۆ ئەوەی پەرلەمان ویستی هەمواری کاتەوە بەڕاستی ئەوەش دوو لایەنە بوو لایەنێکی دیسانەوە بۆ هۆکاری ئەوەی هێرشێکی زۆری ناڕەوا بکرێتە سەر ڕێکخراوەکانی ژنان و بەرنامەکانی کارکردنیان و چالاکوانان بەڵام لەلایەکی تریش بووە کردنەوەی دەرگای گفتوگۆ جارێکی تر لە کۆمەلگایە لەسەر مەسەلەی تونوتیژی لەسەر چۆن توندوتیژی نەک تەنها زیان بە ژن و کەرامەتی ژن و ژیانی ژنان ئەگەینێ بەڵکو توندوتیژی کاریگەریەکی سەلبی لەسەر کۆمەلگاش بەجێ هێڵێ لەسەرباری لەسەر کەرتی ئابووری لەسەر تەندروستی لەسەر کۆمەڵایەتی لەسەر ڕۆشنبیری ئەم گفتوگۆیە هەرچەندە لایەنی سەلبی زۆرتیا بوو بەڵام بەنسبەت من وەکو ژنێکی چالاکوانان جارێکی تر هەڵمەتێکی هوشیارکردنەوەی گشتگیر یعنی بۆ هۆکاری هەڵمەتێکی هوشیارکردنەوەی گشتگیر لە کوردستانە سەبارەت بە مەسەلەی توندوتیژی دژ بە ژنان بۆیە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان لەگەڵەوەی زۆر
چوەکو تاکەکەس چوەکو ڕێکخراو چوەکو چالاکوانان زۆرمان دووچاری هێرشکردنە سەر و تۆمەتبارکردن و قسەی ناشرین و هەڕەشەکردن بووینەوە بەس لە پاڵێ ئێمە بەدەستکەوتێکی زۆر گەورەیە بینم. ئەتوان بە کورتی بڵێم ڕەوشی ژنان لە کوردستانە تەحەدی زۆر گەورەمان هەیە، تەحەدیەکان زۆر گەورن لەلایەک بەداخەوە لەگەڵەوەی هەندێک دام و دەستگای حکوومەت زۆر بەباشی ئیشەکان لە بوارەکانی ژنانە، بەڵام مەسلەی ژن لەسەر ئاستی حکوومەتی کوردستان لە ئێستاە لەیان لە ساڵی 2022 لە ئەولەویەت لە پێشینەکانی کاری حکوومەت نەبوو. ئەنجومەنی خانمان تا ئەو پەڕی کاریان کرد، بەڵام بە تەنها یەک موئەسەسە هەموو شتێک ناتوانێتە. خاڵێکی تریشە بوو ڕاستەکەی بڕیاری دادگای فیدرالی عێراق کە دەرچوو لەسەر ئەوەی کە لە یاسای باری کەسێتیا کاتێک کە پیاژنی دووهەمی هێنا بەبێ ئاگاداری و ڕەزامەندی ژنی یەکەم ژنەکە بۆی هەیە بچێ داوای جیابوونەوە بکات و پرۆسی جیابوونەوە زۆر بە ئاسانی ئەڕات دادگای فیدرالی ئەمەی بەنابەت دەستوری دانا، بۆیە ئەمەش دیسانە و گفتوگۆیەکی زۆری لە کۆمەلگای کوردستان دروست کرد بەلایەنی باشی و خراپی، بەڵام ئێمە وەک ڕێکخراوەکانی ژنان زۆر بەتوندی لە دژی وەستاینەوە و پەیوەندیمان کرد و کۆبوونەوەمان کردو لەگەڵ دام و دەستگا پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان کە ئێمە قبوڵ ناکەین بە هیچ جۆرێک ئەو بڕیارەی دادگای فیدرالی لە کوردستانە جێبەجێ بکرێت. ڕاستیەکەی ڕەنگە لەبەرەوەی دەستگاکانی ڕێکخراوەکانی ژنانیان ئەو لایەنانەی کە کارەکەن لە ژنان لە باشووری کوردستان تا ئێستا دەستگای میدیایی زۆر بەهێزیان نییە، ئەوە یەکێکە لە کەم و کوڕیەکانی زوتنەوەی ژنان لە کوردستانە کە نەمانتوانیوە سوود لە میدیەکان ببینین. ئەو میدیانەی کە هەن بە تایبەتی میدیاکان کە زۆربیان عقلێتێکی پیاوسالاری بەڕێوەیان ئەبا ئەوانە ڕۆڵێکی دوو جانبیان بینیوە لە هەندێک شتا ڕەنگە مەسەلەی ژنیان خستێتە ڕۆ، بەڵام ئەگەر زۆر بە مەودایەکی دوور و فراوان سەیری بکەین ئەوانە بەشێک بوون لە کێشەکە لەبەرەوەی ڕەنگە مەبەستیشیان نەبوو بێت، هەندێکیان ڕەنگە هەندێکیشیان زۆر مەبەست دایمە سوورەتی ژن سوورەتی ڕێکخراوەکانی ژنانیان زۆر بەخراپ خستۆتە ڕۆ لەوەی کە پۆزەتیفە. بۆ نمونە کاتێ ژنە کوژرێ ئەڵێ ڕێکخراوی ژنان ئەوەتی ڕێکخراوی ژنان دروست بۆ ژنە کوژرێ، کە پێچەوانەکەی ڕاستە بوونی ڕێکخراوی ژنان کە توانێتی سوۆسیال میدیا بۆ دەرخستنی شتە ناشرینەکان پێشان بکە ئەوە وای کردووە. هەمومان منیش کە مناڵ بووم لە دەوروبەری من چەندین حاڵەتی کوشتنی ژنان هەبوو زۆریشمان بیستە، بەس ئێستا ژیان گۆڕاوە میدیا هەیە شتەکان ناشارێتەوە. بۆ یەوکوتم میدیایەکی ژنانی بەهێزمان نییە کە دیوە ڕاستەکەی مەسلەی ژن و ڕێکخراوەکانی ژنان دەربخە. ئەوە یەکێکە لە کەم و کورتەکان. بەشێکی تر ڕەنگە ئەو هەڵمەتی هوشیارکردنەوەی کە هەموو هەمانە پێکەوە ئێمە ڕێکخراوەکانی ژنان کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کۆمەڵێک لە دام و دەستگاکانی حکوومەت هێشتا نەمانتوانی بێ ئەو هەڵمەتی هوشیارکردنەوە هەموو شوێن و کونجێکی هەرێمی کوردستان بگرێتەوە. بێگومانەوەش هۆکاری خۆی هەیە بە نیسبەت ڕێکخراوەکانی ژنان هۆکارەکەی ئەوەیە وەکوتم مەسلەی ژن لە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستانیە کەمی سەرچاوی دارایی کەمی سەرچاوی مرۆیی لەلایەن ڕێکخراوەکانی ژنانەوە یەکێکە لە هۆکارەکانی کە تۆ نەتوانی بە ئاسانی دەنگت بگاتە هەموو کەس وەکوتیشم کەم و کورتیشمان هەیە لە بەکارهێنانی میدیایە. بەشێکی تر پێم وایە ئەوانی کە هێرشەکەنە سەر ژنان ئەوانی کە بە بەرنامە هێرشەکەن بە کۆمەکۆبوونەوە و بە ئەحزابی گەورەی ئیسلامی لەبجاری وا هەیە لە پشتیانەوە لەسەر مەسەلەکانی ژنان، پێم وایە ئەوانەش ڕۆڵێکی چاواشەکاری گەورە بێنن لەوەی کە ئەو ژنانە خوێندەوارەیان ئەو ژنەی ماڵەوە کە تۆ باسیەکەی لە مزگەوتەکەی ماڵیانەوە گوێی لێە ڕەنگە سەیری سوشیال میدیانەکە لە تەلەڤیزیۆنەکان بە بەرژەوەندی مەسەلەی ژن گوێی لێ نییە، بۆیە گوێی لە مەلای مزگەوتەکەیە کە دانیشتۆ بە کەیفی خۆی هەموو هێرشێکی ناشری نەکاتە سەر ڕێکخراوەکانی ژنان. ئێمە هەموو باس لەوەکەین کە ژنان مەبەستم ژنانە کە بەشودانی مناڵ یان کچی مناڵ چەند زیانێکی گەورەی هەیە بۆ کەسایەتی، بۆ تەندروستی، بۆ سەر کۆمەلگا، بۆ سەر بارودۆخی ئابووری، هەموو ئەمانە باسەکەین. ئەو بە پێچەوانەوە مەلایەک لە مزگەوتاڵێ بە گوناحە گەر کچەکەت باڵق بوو نەدەی بەش بۆیە سەیرەکەی ڕای ئەو زیاتر زاڵە بێ بەسەر ئێمەیان بۆیە ئێمە هێشتا زۆر هەڵمەتەکانمان نەگەشت. پێم وایە ئەوە بەڕای من ئەوە هۆکارە
هەرە سەرەکیەکانێتی بۆیە ژنان پێویستمان بەوە هەیە کە زیاتر سوود لە تەکنەلۆژیا ببینین، زیاتر سوود لە سوۆسیال میدیا بە مانافراوانەکەی ببینین، لە بەرژەوەندی ڕاگەیاندنی ژنان بەکاری بێنین. ئەوەی ئێوەی کەنێکێکە لەو هەوڵانە دەستان خۆش بێجێکی دەستیشتان دیار مەسلەی ژن هێنانەدی مافەکانی ژنان تێکۆشانێکی بەردەوامە، میکانیزمەکان جیاجیایە، تەنها ڕژانە سەرجادە کەسێ شتێک بەتەنها ئەوە نییە، عنی بۆیە بەڵێ زۆر باشە و ڕژاوی شەسە سەرجادە. ڕەنگە لە کوردستان لە باشوور ئەو ئەزمونە نەبێت، یان ئەو هێزە نەبێت کە هێزێکی حیزبێکی سیاسی گەورە یان مرکزیەتێک هەبێت کە هەمووی کۆبکاتەوە. لە باشوور گروپی جیاجیا هەیە، ڕەنگە لە هەندێک شتا زۆر هاوڕابن، لە هەندێک شتا هاوڕانە بن، هەندێک کەس هەندێک ڕێکخراو هەیە بە تەنها ئەوێ ئیشکا، بۆیە جۆرا و جۆرە لە باشوور. بەڵام ژنانیش چونەتە سەرجادە، ڕێکخراوەکانی ژنان ڕەنگە ئێمە وەکو باکوور نین، باکوور کاتێ هەدەپە یان تافگەری گۆران تافگەری ژنان کە هەمویان چونکە زۆر ڕێکخراون پێکەوە، ژنی پیر و گەنج و هەموویەتە سەرجادە. بەڕاستی ئێمەش هێشتا ئەومان نەکردەوە، بەڵام ژنان بێدەنگ نەبوون هاتوونەتە سەرجادە. ژنان خۆیان ڕێک خستووە لە باشوور. ئەگەر بڵێم ئەو قسەیە کە بڵێ ژنان خۆی ڕێک نەخستووە دقیق نییە، کە ژنان زۆر 30 ساڵە خۆی ڕێکخستەوە. شێوازی ئێمە توانیمانە لە باشوور مؤسسات دەوڵەت ناچارکەین کە مؤسساتی یاندام و دەستگای تایبەتی هەبێ بە ژنان، بۆیە بوونی شەڵتەرەکانی ژنان، بوونی پۆلیس و لە وەزارەتی ناوخۆ بەرەنگار بۆ نووسنگەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی ئەنجومەنی خانمانە، هەموو ئەمانە بەرهەمی کاری ڕێکخراوەکانی ژنانە لە کوردستانە. ئەمە جۆرێکە لە ڕێکخستن، کە ڕێکخستن تەنها شێوازی جۆرا و جۆر هەیە، تەنها ئەوە نییە تەنها بڕژێتە سەرجادە، ئێمە بەرگری بکەین ئەبێت. بۆیە پێم وایە بوونی یەکەکانی جەندەری لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، بوونی سنتەرەکانی جەندەر لە زۆربەی زانکۆکانی هەرێمی کوردستان، ئەمانە هەموو ڕێکخستنە. من ڕێکخستن بۆ شێوازە فراوانە بینم، بۆیە ئەمێنێتەوە پرۆسەیەکی بەردەوامە. بێگومان پێویستمان بەوەیە دائیمە دراسی خۆمان بکەین، بە هەڵەکانمان بچینەوە، بە کەم و کورتەکانمان بچینەوە، پلاندا بنین بۆ داهاتوومان. هەر ئێمە شاوپەیمانی بەرنامەمان هەیە لە سەرەتای ساڵی داهاتوە دیسانەوە لەسەر هەموو ئەم مەسەلانی کە لە 2022 ڕوبەڕووی ژنە و بزوتنەوەی ژنان و چالاکوانانی ژنان بوویەوە، ئێمە چۆن پلاندا بنین بۆ ساڵانی داهاتوو. بێگومان مەسەلەی کوشتنی ژنان و توتیژی ئەو شێکەکەنەوە مەلەفانەیە کە بەردەوامیشی لەسەرەکەی کە نسبەت ڕاستیەکە حەزەکەین لە هەموو جێگایەک بڵێن بڕیاری هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی لەسەر داخوازی ڕێکخراوەکانی ژنان نەبوو، یعنی ئەوە بۆ زانیاری بۆ مێژوو بێڵێ. ڕاستەکەی ئێمە پێمانوا بوو بارودۆخی ئێستای کوردستان، هەڵکەوتەی پێکاتەی ئێستای پەرلەمان و ئەندامەکانی و ئەو خلافە حیزبی لە بینی حیزبەکان و لە حیزبەکانی کوردستان هەیە لە ئێستاکە پەرلەمان ناتوانێت لی دەرچە لە بەرژەوەندی یاساکەیان یەکە ئێستا هەموارکرێتەوە، چونکە دەزانین دەکا هێزێکی گەورە یان گفتوگۆیەکی زۆر نەرێنی نێگەتیفانە لە دژیە بێ. بۆیە ئێمە تەنانەت داواشمان لە لیژنەی ژنان کرد، لە سەرۆکایەتی پەرلەمانیش کرد کە نەیخەن بەس دیار بوو لیژنەی ژنان لە پەرلەمان سوور بوو لەسەرەوەی کە بیخاتە هەمواری بکاتەوە ئەمجان بە. بەڵام ئەگەر نەکرێتەوە پێم وایە یاساکە 11 ساڵە یاساکە ئەڕوا واخت نەک هەرچۆتە باری جێبەجێکردنەوە، خەریکە زۆر شت ئەبێتە سیستماتیک، زۆر شت هەیە خەریکە ئەبێتە میکانیزمێکی باشی بەخۆیەوە بینیەوە بۆتە سیستماتیک. بۆیە ئەگەر جێبەجێم ئەگەر یاساکە هەموار نەکرێتەوە هیچ کێشەیەک نییە بۆ خۆی یاساکە وەکو خۆی ئەڕوا لە بەرژەوەندی ڕێگەگرتنە لە تونوتیژی لە کۆمەڵگە. ئەگەر هەمواریش بکرێتەوە لە حاڵەتێکە هەموار بکرێتەوە، ئێمە تەنها ترسی ئەوەمان هەیە ڕێکخراوەکانی ژنان هەندێک بنەمای ئەساسیە، ئەو بنەما ئەساسیانە کە مافی ژن مافی ئەو ژنێکە دووچاری تونوتیژیە بێتەوە، ئەوانە پارێزراو بن، دام و دەستگای حکومەت بەردەوام بن، ناوەڕۆکی ڕۆحی یاساکە کە لەسەر بنەمای یەکسانی جەندەری داڕێژراوە، ئەو ڕۆحیتیانە ڕوا لە شوێنێکا گۆڕانکاری بێ. ئێمە کێشەیەکی گەورەمان نییە پێکەوە. لە عێراق حکومەتی عێراق حکومەتێکە لەسەر بنەمای دینی شیعی مەزهەبی پیاوسالاریەکی کۆنەپەرستە،
یعنی زۆر هەویەکەیان وازەحە قەتیش نەیان شاردۆتەوە زۆر بە ئاشکراشێڵێن بۆیە تۆ وەرە سیری یاساکان کە لە عێراقا دەرچووە یەک یاسانیە لە بەرشەوەندی ژنانابێ ئەوەشی ئێستا لە عێراق چەندین محاولە کراوە بۆی کچ لە یاسا دەرکەن کچ لە 9 ساڵەوە بدرێ بەش و چەندین محاولە هەیە و بەردەوامە بۆ ئەوەی فرەژنی دەعمی یعنی پارەش بدرێت و هانی پیاوان بدرێ ژنەکان زۆر ژمارەیان زیادکەن فرەژنی زیاد بکە یعنی ئەمە ڕەوتەکەیە بەڕاستی لە عێراقا کۆمەلگایەکی دواکەوتوی پیاوسالارە بە معنای کەلیمە بۆیە حتا بزوتنەوەی ژنان ڕاستە خەڵکانی زۆر چالاکەیە ڕێکخراوی زۆر چالاکەیە بەس ئەو بزوتنەوە ژنانە بەهێزی لە کوردستانە هەیە لە عێراقا نییە چکە هیچ ئەرزێتێک هیچ زمینەیەک لەبار نییە بۆەوە لە کوردستانە وەکوتم حکوومەت مەسەلەی ژن لە پێشینەی نییە بەس حکوومەت ئیشەکات لەسەر مەسەلەی ژن ئەمە جیاوازیەکەیە بۆچی هەرتەنها باسی ئەو حکوومەت لەلایەک بەڵام حیزبە سیاسیەکان حیزبە عیلمانیەکان لە کوردستانە من لەگەڵەوانەیە بەڕاستی زیاتر پرسیارم لەلا دروست بووە خەتەرەکە یان خەمەک ترسەکە لەوایەکە حیزبە عیلمانیەکانی کوردستان چکە هەموو حیزبە نەتەوەیەکانیش عیلمانین لە کوردستانە ئەوان یان بێدەنگی هەڵەبژێرن یان ئەچن دەسەخانە دەست ناودەستی خەڵکانی کۆنەپەرستەوە ئەلێرە من پێم وایە مەترسێکی ڕەنگە فەرقمان لەگەڵ باکوورەوەیە یا فەرقمان لەگەڵ ڕۆژهەڵاتەوەیە کە ئەوان چونکە یەک حیزبیان ژمارە حیزبەکان زۆر کەمە ئەو حیزبە کە فکرەیەکیشی فکرەکەشی بەرامبەر بە مەسەلەی ژنە بەیەک ئاڕاستە هەموویەدات لێرەوانەیە لە باش بەداخە ئەوەیەکێکە لە مەترسێ گەورەکان تەنەوەع زۆر باشە ڕەنگاڕەنگی زۆر باشە بەس هەندێک جارە و کێشانەشی هەیە بۆیە من لۆمەیەک بکەم لۆمەی هەرە گەورەم بۆ حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستانە بە دەرەجەیەکم چکە ئەوانش لە ئەخیرا حکومەتن بەڵام لەبەرەوەی هەموو هەندێک دام و دەستگا چەسپیوە حکومەت ناتوانێت ینی بیگۆڕێت نایگۆڕێت معنای بەردەوامی بدان پێی شتێکی زۆر پۆزەتیڤە بۆیە ئەوەیە بەڕاستی و مەسلەی ژنیان بەجێ هێشتۆ بۆ ژنان بۆ ڕێکخراوەکانی ژنان بۆ ژنانی چالاکوان نەیان کردوتە قەزەی خۆیان لە کاتێکا کە ئێمە باسی ئەمنی نیشتیمانیەکەین مەسلەی ژن و پاراستنی ژنان و نەهێشتنی تونوتیژی ئەمنی قەومیە ئەمنی نیشتیمانیمانە کە باسی ئارامی ئەەکەین لە کۆمەلگایە باسی ئارامی خێزانەکەین مەسلەی ژن سەلامەتی ژن مانای ئارامی خێزانە خێزانی ئارام خێزانی سەرکەوتو ئەوە نییە پیاوێک بیان باوکیان برایە هەموو شێوازێکی تونوتیژی بەکارەهێنێ و ناشتوانێت ژنەکان لە ناویە بۆیان نییە هیچ مافێک هیچ قسەیەکیان هەبێ بەڵام بمێنەوە هەتایە بەرامبەر بەوەی کە خێزانێککە نەهێڵی تونوتیژی تیاابێ ئەمە خێزانی ئارام و بەختەوەرەکە لەسەر بنەمای یەکسانی و خۆشەویستی و نێشتنی تونوتیژی بێ نەک لەسەر بنەمای سوڵتایەکێک حاکم بێ و ئەوانەی تر بۆیان نەبێت قسە بکەن پێما شتەکان ئابم جۆرەیە لە کوردستانە تێگەیشتنی زۆری ئەوێ شیکاری زۆری ئەوێت ڕێکخراوەکانی ژنان زیاتر یەگرتو بن هەماهەنگی زیاتریان هەبێت ئیشی هاوبەشیان زۆر بێ بەرهەمی ئیشەکانی خۆیان بخەنەڕۆ بۆ کۆمەلگا چونکە بەڕاستی ڕێکخراوەکانی ژنان ئیشی زۆر گەوریان بۆ کۆمەلگای کوردستان کردو پێویستەکە بەرهەمی و ئیشانە بۆ کۆمەلگا پیشان بن تەنها ئێمە لەسەر تونوتیژی ئیش ناکەین ئێمە لەسەر بنیاتنانی کۆمەلگاش ئیشەکەین پێم وایە ئەمانە مەسەلا هەرە سەرەکیەکانن خۆیان ڕێک بخەن زیاتر ڕوئیایان بۆ ساڵی داهاتوو پلانی هاوبەشیان هەبێت ئەوانە خاڵی سەرکەوتنە بۆ ساڵی داهاتوو